بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باسێکی گرنگ بکەین، باسێک لە ناو مێژوودا لە ناو فکردا دوجار تەوزیف بوونەوە و زیندووبوونەوەی ئەم باسە لە ڕۆژگاری ئێستا لە ڕابردووەوە بۆ ئەمڕۆ. ئەو باسەشمان بریتە لە مەنهەجی حیزبە چەکدارە ئیسلامیەکانی باشووری کوردستان لە ساڵی 1984 تاوەکو ساڵی 2023. دەپرسین ئایا ئەم هێزە سیاسیانە لە قۆناغێکی مێژوویدا دەستیان کرد بە خەباتی چەکداری، توانیان چی بکەن بۆ میلەتی کورد، توانیان چۆن بەرامبەر زوڵم و ستەمی بەعسیەکان بوەستنەوە، مەنهەجیەت و پەیڕە و پرۆگرام و میتۆدی کارکردنیان چۆن بوو. درێژە بە پێشەکی بەرنامەکەم نادەم، هەوڵ دەدەم ئەم شەو گفتوگۆ بکەم لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێز، هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی سیاسەتمەدار، کاک حاجی فاروق فەرماندەی دێرین لە ناو هێزە چەکدارە ئیسلامیەکانی باشووری کوردستاندا. بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. مامۆستا بەڕێزت سەرەتای پێیا بڵێن نزیک بەس ناوەڕاستی هەشتاکان، ئەوەی کە لە مێژووی ژیانتاوە لە سیرەی ژیانتا هەیە، لە سەرەتای مانگی 1984 باشووری کوردستان بەجێڵیت و لە سەردەمێکا کە حیزبی بەعسی ئیتر ستەمەکانی وردە بە زیادەوە دەستی پێگرۆ دوای ئەوە نێوان گفتوگۆکانی بەشێک لە هێزە سیاسیەکان کۆتایی پێ لەگەڵیا بە تایبەتی لە ناو شاری سلێمانی ئەچتە دەرەوە. بیرۆکەی ئەوەتان هەیە بە تایبەتی بەڕێزت وەکو ئەوەی لە مێژووە باس کراوە، ئەوەی کە لە مێژووی بزوتنەوەی پەیوەندیایە خاوەنی سەرەتای بیرۆکەی بزافی ئیسلامی چەکداری لە باشووری کوردستان، مەنهەجیەتی ئێوە لەو سەرەتایەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەم چی بوو؟ بۆچی بیرتان لەمە کردەوە لە کاتێکدا ئێوە وەکو موسڵمان ئەشتانتوانی لەوانەیە دابنیشن زۆر جار بێدەنگی لە هەندێک شت بکەن، بەڵام ئێوە نەتانتوانی دانیشت و شاری سلێمانیتان بەجێهێشت و ڕووتان لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد. پێشەکی سڵاو ڕێز بۆ جەنابەت و میوانە بەڕێزەکە و هەروەها بۆ بینەران و بیسەرانی کەناڵی بەڕێزی پەیام. لەخوای گەورە خوازین کە ئینشاءڵڵا ئومێدەوارین کە هەمیشە جەنابەتان سەرکەوتوو و مۆفەق بن بۆ گەیاندنی ڕاستیەکان بە جەماوەت. دیارە ئەوەی کە جەنابەت ئیشارەتی کردەکەی هۆی چوونە دەرەوەی ئێمە و دروستکردنی هێزێکی چەکداری ئیسلامی بنەماکەی بۆچی ئەگەڕێت و دیارە هەموو کارێک و هەموو کردەوەیەک و هەموو ڕووداوێک کۆمەڵێک پاڵ نەبر و داوافعی خۆی هەیە. ئێمە بەڕاستی پاشەوەی کە ڕژێمی بەعس کۆتایی هێنا بە شۆڕشی میلەتی کورد و کورد لە کوردستانی عێراقا تووشی نوسکۆ بوو، پاشەوە لە 75 پاش ئیتیفاقی جەزائیر لە بینی سەدام و شای ئێراندا وەزعێکی زۆر ناهەموار لە کوردستانە دروست بوو. ئێستا لەوانەیە زۆر کەس ئەوەی کە لەو ڕۆژگارانە نەژیاوێ نازانێت شەوگارێ بوو، ناتوانین بڵێن ڕۆژگار، بەڕاستی شەوگارێکی ئەنگوز لە چاو بوو. ڕژێمی بەعس بەڕاست و چەپاپاشەوەی کە دەستی بەتاڵ بوو لە مەسەلەی شۆڕشی کورد و ئەمانە و ئەوە بوو ئەو نسکۆیە بەسەر میلەتی کوورد هات، میلەتێکە تا دوێنێت چەکدار بوو، خاوەنی وجود بوو، ئێستا میلەتێکی بێچەکی بێدەسەڵات، ئەویش بە ئارەزوی خۆی ئەویست تۆڵەی ساڵانی ڕابردوو بسێنێتەوە، لەبەرەوە کەوتە سزادانی میلەتەکە. پاشەوە کە ئەو وەزعی بەسەرا هات، ڕژێمی بەعس بوو ئەوەی کەوا سەرچاوەی ژیانی پێشمەرگە نێڵێ لە کوردستانە دەستی کرد بە وێرانکاری دێهاتی کوردستان. زیاد لە 1500 دێ وێران کرا و لەگەڵ خاکە یەکسان کرا جگە لە 7 شار و شەهرەکی گەورە. بەڕاستی ئەم کردەوانە جگە بۆ لەوەش ینی بەوە کۆتایی پێنێنە، دەستی کرد بە گواستنەوەی خەڵکی بۆ شارەکانی جەنوب، ئەوانەیە کە خاوەنی نفوز و دەسەڵات بوون لە کوردستانە. پاشان هەر بەوە شۆنەوەستا خەڵکی بە زۆرە ملی لە مجەمەعات و ئۆردوگاکانە کۆ کردەوە. ئۆردوگاکان بەڵێ بەناو خانوو بوو، بینا بوو، بۆ خەڵ دروستکرا بوو، بەڵام بەڕاستی وەکو معتەقەل وا بوو، وەکو گرتوخانێکی گەورە وا بوو بۆ میلەت، بۆ چونکە بە هەزاران هێکتار زەوی لەو دەشت و تێ و شاخە باخ و باقات هەمووی بێساحێب و هەزارەها بازووی ئیشکەر لێرە بێکار و بێچارە لە ئۆردوگاکان. بەوە شۆنە ئەوستا مراقەبەی خەڵکیە کردو لە هەموو ئۆردوگایەکە منەظەمێکی باسی دانابوو جگە لە دەستگای ئاسایش، دەستگای ئەمن بۆ متابعە و بۆ چاودێری ئەو خەڵکی کە لەوێن. بەڕاستی بە معنای کەلیمە جێوێکی پڕ خەفەقانی دروست کرد بوو، ئەوەی دەمی بکردایەت و ئەبرا بۆ
زیندانەکانی ئەو غرێب و مووسڵۆمانە جاری وها بوو بە پۆل خەڵک ئیعدامەکرا بە تایبەتی لە جژنەکانیشە زوڵم و زۆر وستەم گەیشتە ئەو پەڕی. بەڵێ عەفو مامۆستا ئەم مقەدیمەی بەڕێزت بۆ چییە ینی بۆ وەڵامی پرسیارەکەی من کە ئەم مقەدیمەیە پێشکەشی بینەرانەکەی بۆ ئەوەی کە بینەر ویا بیسەر بزانێت کە هۆکاری دروستبوونی هێزێک بە تایبەتی هێزێکی ئیسلامی بۆ چییە. بەڵێکە ئێمە وەوزاعانەماندی و هەروە لایەنەکانی تر لە کوردستانەوە بوو کە یەکێکی نیشتمانی لە 76 دامەزرا لە دیمەشق و خۆراسە پارتی و ئەمانیش کەوتنەوە خۆ دووبارە پاشەوەی کە ماوەیەکی زۆر لە کەرە جۆمانە مابوون وەسعێک دروست بووە کە وەکو بڵێن شێوە شۆڕش و ئەوانێ. بەڵێکتر خەڵکی ئیسلامیش بەڕاستی خەڵکی موسڵمانیش کە لە بەرابەر ئەم هەموو ئەوساعە لە بەرابەر هەموو جەریمە و تاوانە نابێت دەسە پاچە دانیشەوە چاوەڕێی قەدەرکە و بەتابەتی ئێمە وەکو مسلمان مکەلەفە بەوەی کە لە بەرابەر زوڵم و زۆر وستەما بۆستێ چکە لێکەم لە حەزەی ئەوەی کە ئینسانێک شایەتمان دێنێ و مسلمان دەبێ یەکسەر لە مڵکیەتی خۆی دەرەچێ خوا فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يقاتلون. إنساني مسلمان راسخينه يكسر باز الراسخينين سربازقي پروردگار لبرابر ظلم وزور استماك اخوان لا يشتروا القرآن فرمي وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان الذين يقولون ربنا أخرجنا من هذه القرية الظالم أهلها واجعل لنا من لدنك وليا واجعل لنا من لدنك نصيرا. لبرابر أمهم آيات لبرابر أمهم فرماء لبرابر ئەوەی کە ئینسانێکی مسلمان بەتابەتی خوێناوە کە شارەزای سیرەتی پێغەمبەرە و شارەزای مێژووی ئیسلامە ئەزانێت کە ئیسلام کە هات وەکو شۆڕشێک بەرپا بوو لە ڕۆژگارێکە کە دوو ئیمپراتۆریەتی گەورە باڵیان کێشا بوو بەسەر دنیا بێزنتی لە ڕۆمی لە غەربە ساسانی فارسی لە شەرقا کە تەمسیلی ئەو دوو دەسەڵاتی ئەمڕۆیانە کرد بزەبەت وەکو ئەمریکا و رووسیا ئەمانە بەتاوەتی ئەم دوو ئیمپراتۆرتە میلەتانی ناوچەکەیان میلەتانی جیهانیان بە کولی چەوساندە بۆ ئیسلام هات ئەو شۆڕشە ئەو قورئانە پیرۆزە کارێکی کرد کە ئەم میلەتی پاچە پاچەکراوی لە عەرەبستانە کۆکردەوە کردنی بە یەک میلەت وەتوانیان کە شۆڕشی بەرپاکە ببوو لە ماوەسا کەواتەوە منهەجیەتی فکری ئێوە بۆ دروستبوونی هێزێکی چەکدار ئەمەی باست کرد بەڕێزێ منە چمە لای کاک حاجی فارۆق دواتر دێمەوە لای بەڕێزی تەواوی یەکەین کاک حاجی بەڕێزت ئێوە پێشتر لە خەباتی چەکداری بزافی ئیسلامیە بەشداریتان نەبوو پێشمەرگە و فەرماندەی مەیدانی بوون هەمان ئەو میتۆدەی کە پرسیارم کرد لە بەڕێز کاک حاجی عەبدوڕەحمان بەڕێزیشت ئێوەش دواتر چەند ساڵێک بە دواتر ڕوو لە ئاوارەی یەکەن هیجرەتەکەن بە تایبەتی لە مەنتیقەی هەڵەبجە و ئەوانە زۆڵم وستەمی حیزبی بەعس ئەگاتە لوتکە هەمان میتۆد و هەمان درێژ کراوەی ئەو منهەجیەتە ئیسلامیە بوو کە بەشدار بن لەوەی کە ئێوەش خەباتی چەکداریتانە بێ وەکو ئەو هێزە سیاسانەی مامۆسا ئاماژەی پێکرد کە لە خەباتی شاخا پێشمەرگایەتیانە بوو شان بەشانی ئەوان ئێوەش وەکو کۆمەڵی خەڵک جیاوازە هێزەکەن نەتەوەی و نیشتیمانیەکان بە هەمان باگراون بەڵام بە پاشقانێکی ئیسلامیەوە بەشدار بن. بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕێزم بۆ جەنابتان بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئەسمانی پەیام. تەوقیتی بەرنامەکەی جەنابەت تەوقیتی ساڕۆژێکی گرنگە ڕووتاوگەلێکی گرنگە لە لای ئێمە کە ئەویش ئەو ڕۆژانەیە کە لە ساڵی 1993 بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی چەکداری ئیسلامی ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بوویەوە کە ئێمە ئەو کاتە ناومان لێناوە نەکسەی بزوتنەوەی ئیسلامی. بۆیە من لێرەوە بە زەڕوری دەزانم باکی سەرشانی خۆمی دەزانم لە ساڕۆژی ئەو ڕووداوە گەورە سڵاو و ڕێز و خۆشەویستی خۆم بنێرم بۆ ڕۆحی پاکی ئەو شەهیدانی کە بە خوێنی خۆیان پەرچەمی لا ئیلاهە ئیلەڵڵا محەممەد ڕەسوڵ اللهیان لە کوردستان بە زیندوی هێشتەوە بۆ تەواوی ئەو فەرماندە و پێشمەرگانی کە ئامادەی قوربانیدان بوون و ڕوبەڕووی گەورەترین شاڵاوی هێرشەکان بوونەوە کە بەرامبەریان دەکرا. لە ڕاستیە ئەوەی کە جەنابەت باست کرد بەداخەوە کە شۆڕشی چەکداری ئیسلامی
ئەگەر چی جەنابی مامۆسا و هاوڕێکانی و مامۆسا بەڕێزەکان لە سەردەمانی پێش ئێمە دەستیان پێکرد، بەڵام هێشتا ئەوەش لە دواوە بوو. ئەو دواکەوتنەی کە خەباتی چەکداری ئیسلامی دەستی پێکرد، کۆمەڵێ باژماندا هۆکارەکەی ئەوە بوو کە شۆڕشی ئیسلامی و بزوتنەوەی چەکداری ئیسلامی لە کوردستانە لە دوای حیزب و لایەنە سیاسی نیشتمانیەکانەوە دەستی پێکرد. ئەو دواکەوتووەی ئێمە هۆکارێک بوو کە هەندێک جار ئێمە ڕوبەڕووی دەتوانم بڵێم هێرش و پەلامار ببینەوە پێش ئێمەوە لە تاکونەی دواکەوتنی خەباتی چەکداری پاساوێکی دابووە دەست بە تایبەتی لایەنە شۆڕژگێڕە نیشتمانیەکانی وەکو پارتیوەکێتی کە خۆیان بە فیری ساحە بزانن، خۆیان بە خاوەنی گۆڕەپانەکە بزانن و حەز نەکەن و ڕێگری بکەن لەوەی کە لایەنێکی سیاسی بە تایبەتی کە پاشخانێکی ئیسلامی هەبێ لە کوردستانە وجودی هەبێ. هەر پەلاماری ئەوان بۆ لەشکری ئیسلامیەکێک بوو لەو خاڵانەکە پارتی لە سنووری خۆیان و یەکێتی لە سنووری خۆیان تا ئەندازێکی زۆر حەزی بەبوونی هێزێکی چەکداری ئیسلامی نەدەکرد. بۆیە جەنابی مامۆستا باشتر دەزانێ دواکەوتنی ئێمە لە خەباتی چەکداریمانە تا ئەندازێکی زۆر تا ئێسش کاریگەرەکەی بە ئێمەوە دیارە. ئەوەی کە تا ئێستا ئیسلامیەکان شانازی پێوە دەکەن، ئیتر بەخۆی بزانیان بەخۆی نەزانی، قەنەعاتی بە خەباتی چەکداری هەبێ یان نەیبێ، قەنەعاتی بەوە هەبێ جیهاد لە کوردستانە جیهادێکی تەواو بوو یان تەواو نەبووە، پێم وایە کاریگەری حاڵەتی ئیسلامی و ئەو تەوژمە بەرفراوانە ئیسلامیەی کە ئێستا بە شێوەیەکی گشتی جیاواز لە پارچەکانی کەی کوردستان کە لە کوردستانی باشوورا هەیە، کاریگەری ئەو خەباتە چەکداریە ئیسلامیەیە کە لە ماوە لە سەدەی ڕابردووە هەبوو بە تایبەتی لە ساڵی 1984 وەکو جەنابی مامۆستا باسی کرد تاکوونەی موشکبارانەکانی کۆمەڵی ئیسلامی و تاکوونەی ئێسش کە پێم وایە کاریگەریەکەی هەیە. چی پاڵنەر بوو بۆ ئێمە بۆ خەڵکی موسڵمان تەواوکەری ئەوەی کە جەنابی مامۆستا فەرمووی، ئەو زوڵم و ستەمە بوو کە ڕەش و سپی نەدەزانی، تەنها پاساوێکی حیزبی بەعەز وەکو پارتێکی سیکۆلاری ئەلمانی عەرەبی شۆفینیزم ڕوبەڕووی گەلی کوردە بوویەوە. ئەمە وای کردبوو پێش هەر کەسێک کە هەست بەو ئازارانە بکە ئیتر هەستێکی نیشتمانی یان نەتەوەیی بێ، خەڵقە ئیسلامیەکە و هەستەی لەلا دروست بوو. بەڵام لەبەرەوەی کە ئەو بە تەسەوری من تا ئەندازەیەکی زۆر کاریگەر بە فیکری برایانی مسلمان و ئیخوان موسلیمین ڕێگر بوو لەوەی لە کاتی خۆیان خەباتێکی چەکداری دروست بێ، ئەوە هۆکارێکی دواکەوتنەکەی بوو. بۆیە ئەو پرسە هەڵگرتنی چەکی ئیسلامی باوا بڵێمەوە مشارەکەی خەباتی چەکداری ئیسلامی من پێم وایەکێکیان پرسێکی نەتەوەیی بوو کە خەڵقە مسلمانەکە بە ئەندازەی هەر کەسێکی کە بە ئەرکی سەرشانی خۆی دەزانی کە دیفاع لە نەتەوەکەی خۆی بکە کە فەرمودەیەکی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕاستیا سەحیحی و ئەوەی نازانم زەعیفیەکەی دافع عن عەشیرەتیکە ما لەم یەأتەم. ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان. پاشان ئێمە دەمازانی کاتێک کە مسلمانان و خەڵکی نەتەوەکەی تۆ بە ئەنواع شێوە دەچەوسێنرێتەوە، لە ماڵ و حاڵی خۆی دەردەکرێ، ڕێگە بە ژیانی خۆی نادرێ، گەلی کورد لە تەواوی گوندەکانە ڕاپێش کرابوون و دەهێنرانە خوارەوە و شار بە دەردەکران یان گەنجەکانی ڕوبەڕووی پەتی سێدارە دەکرانەوە، پێم وا بوو لەم کاتە واجب بوو لەسەر تەواوی مسلمانان بە تەواوی بیر و بۆچوونەکانیانەوە کە ڕوبەڕووی ئەو زاڵمی ستەمکارە ببنەوە. هەر ئەو هۆکاری کەوای لە خەڵقێک کردبوو وەکو پرسێکی نەتەوەیی، وەکو پرسێکی نیشتمانی خەباتی چەکداری بکە، من پێم وایە واجبی سەرشانی خەڵقە مسلمانەکە زیاتر بوو، چونکە ئێمە واجباتێک وە ئەرکێکی ئاینیشمان لەسەر بوو کە ئەو خەباتە بکەین. بۆیە یعنی پرسی ئاینی واجبێکی شەرعی، واجبێکی نەتەوەیی، دیفاع لە عێرز و خاک و نیشتمان یەکێک بوو لەم هۆکارانەی کەوای کردبوو لە خەڵقە مسلمانەکە وە خۆی بکەوێ، ئەگەر چی درەنگ دەسی پێ کردووە بەڵام زیاتر دوانەکەوێ و بەشدار بێ لەو خەباتە چەکداری لە ڕوبەڕووی ڕژێمی بەعەس و ئەوەی ئامانج بوو وەستانەوە بوو لە بەرامبەری ڕژێمێکی داگیرکاری
کە هیچ بیر و باوەڕێکی نەدەناسی ئەسلی خەواتە چەکدارێکە بوو ئەوە بوو بۆ ئەوە نەبوو کە ئەوەی کە من ئاگادار بم و سیاسەتی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و خودی پرانسیپەکانی حیزب جەناوی مامۆستا لە سەرکردایەتیا بۆ من فەرماندەیەک بووم لەوانەیە زیاتر نەزانم ئامانجەکەت زۆر جارێ خۆمانمان لاداوە لە شەڕی لابەلا بۆی کە تووشی شەڕ نەبێت بۆیە ئامانجەکە پرسێکی نەتەوەیی ئاینی بیر و باوەڕی بوو. بەڵێ دێمە سەر ئەو باسە بە وردی باسیەکەین مامۆستا جەنابەت ئاماژەت دا بەو زوڵم و ستەمەی حیزبی بەعسی کرد کاک فاروقیش بە هەمان شێوە کە ئیمتیدادی ئەوەی دواتریش هەر بەعز بەردەوام لەو زوڵم و ستەماوە وەکو ئەندازەیەک دوو دیوی زۆر گرنگی باس کرد یعنی دیوێکیان درەنگ بەشداریکردن لە خەباتی چەکداریە بوو بە خاڵێکی لاواز بۆ ئەم هێزە بۆ ئەم حرەکەیە بۆ ئەم بزافە دیوی دووەمیشی شانازی تایەکە لە هەشتاکان و نەوەتەکانە بەشدار بووە لە ڕاپەڕینەوە وەستاوتەوە دژی زۆڵم و ستەم ئەو کاتانەی کە بەڕێستان باستان کرد هەم بەڕێزی شت هەم کاک فاروقش ئێوە هاوڕاندەوە بەڵام خۆ هێزی تری ئیسلامی شەبوو بۆنمە بزوتنەوەی خوان موسلیمین هەبوو یعنی نەتانەتوانی ئێوەش وەکو ئەوان کە ئێستا لەوانەیە هێزی شیانە بێ و هەبوون ئەوان لەوانەیە لە هەندێک مەبادی ئاجیاوازبوون لە ئێوە یعنی بێدەنگی بکرایە لەو دۆخەکەش هەتێپەڕایە و نەتوانرایە زۆر جار ئەبینین حیزبی بەعز ملی نەئەدا بۆ هەندێش ئێوە ژۆکو ئەوان بەردەوام بوونایە وڵا هەموو شتێک طبعاً قابل تابعی ئیرادەی ئینسانە کرابوو ئێمەش دانیشین پاڵ بێنەوە سەدەکەین و گوێ نەدەینەوە چی ڕوەدا ڕووبدا بەڵام بەڕاستی ئێمە هەستمان کرد کە بەشداریکردن لە خەباتی چەکداریە دژی ئەو ڕژەمە خوێنمژە و هەروە بەڕاستی ئەرکێکی چۆنەڵێ قۆناغەکە بوو بە دەرەجەی یەکەم جگەلەوەی کاک فاروق مامۆستا فاروق ئیشارەتی پێکرد لە هەمان کاتیشە ئەرکێکی ئیمانی و میلیونەتەوەی ئێمە بوو ئێمە بەڕاستی نەئەکرا ئێستا من بیری لێکەم و وەسعەکە وا بوو یعنی من زۆر جار خۆم بە خەیاڵ ماهات بوو کەسێکە لە سەردەمدارانی ئەو مەسەلەیە بوون لە ئەوڵەوە ئەموو پاشە ڕۆژگارێ دێتە پێشەوە چەند جیلێکی تر چەندنەوەیەکی تر مناڵە پرسێ ئەڵێ باشە باوە گەورە باپیرە لە ڕۆژگارێکە کە حیزبی بەعز دشمنێکی ئەوەنە سەرسەقت بوو ئەو هەموو تەعەدایی کرد حیزبی شوعیدا دەستیایە چەک حیزبی پارتی دەستیایە چەک یەکێتی نیشتمانی دەستیایە چەک سۆشیالیست دەستیایە چەک ئەی ئێوە موسڵمان بوون چیتانە کرد تەماشاتانە کرد لەبەر ئەوە بەڕاستی یان بەهاوە بەشداری ئێمە لە دروستکردنی هێزی چەکداریە دژی ئەو ڕژێمە ئەرکێکی هەم میلی و تاریخیش بوو وەڵامێکە بۆ نەوەکانی داهاتوو کە بەڵێ لەم سەرزەمینە خەڵکێکی موسڵمان هەبوو بە دافعی ئیمانیان زانین کە مەزڵومیەت ئەبێ دیفاع بکرێت لە مەزڵومیەت و بێ دیفاع بکرێت لە میلیانی ئەمەی کە ئێمە ئەنجامماندا بە واجبێکی ئیلاهی بە دەرەجەی یەکەم دووەم واجبێکی ملی بوو کە سێهم وەڵامێکە بۆ ناوەکانی داهاتوومان کە بەڵێ خەڵکی موسڵمانیش لەو تاریخە لە بەرابەر ئەو زوڵم و زۆر ستەما نەوەستا جگەلەوە بەڕاستی یەکێک لەو نووسەرە گەورانی ئیسلام بەڵێ لە هەر شوێنەکە زوڵمێ سەفی بە هەر ناو نیشانێکەوە بێت زوڵمی کۆمەڵایەتی بێ ئابووری بێ چۆنەڵێ اقتصادی بێ میلی بێ هەرچیەک بێت بە هەر ناوێکەوە ئۆنسوری بێ خۆی سەپان ئەبێ یەکەم سەنگەر لە بەرابەر ئەو زوڵم و زۆر ستەما ئیسلام بێ ئەگەر هاتو ئیسلام حزوری نەبوو ئەو کات ئەتوانین بڵێن ئەو سەرزەمینە خەڵکی موسڵمانی تیانە بەڵێ ئەو بابەتێکی گرنگە کاتی ئێمە مێژووی بزافی ڕزگاری خوازی کورد دەخوێنەوە بە تایبەتی لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول و دەستپێکردنەوەی شۆڕشینێ بەداخەوە یەکێک لە خاڵە لاوازەکان بوونی شەڕی ناوخۆیە بە شەڕی براکانە بە تایبەتی لە شاق ئێوە ئەوەی کە هەم لە ئەدەبیات و پەیڕەوەکانتانە هەیەوە ئەوشی لە مێژۆکە هەیە شتیشی وان هابینێ لە شاخا ڕوبەڕووی هیچ هێزێ لەم هێزە کوردیانە بوو بنەوە بە تایبەتی مەبدەئێکەیە لە ئیسلاما کە پێ و تێ بەیعەت ئەو بەیعەتنامەی بەڕێستان کاتی خۆی کە ئەو فەرماندە هەبووە فەرماندەی لەشکری قورئان خوێندوێتیەوە لەم بەیعەتا ئاماژە بەوە ئەکا کە ئەم چەکە هەڵگیراوە بۆ هێزێک نییە کە هێزی کوردی هاوزمان بێ کە ئیش ڕوبەڕووی حیزبی بەعسە بەڵکو بۆ ڕوخانی حیزبی بەعس و ڕژێمی سەدام و هەموو ئەو مەبادیئانە ڕنگدانەوەی هەیە ئێوە توانیتان بەم مەبدەئەوە خۆتان بپارێزن لە پاشەوەی کە هێزە چەکداریەکەمان دروست کرد هەوڵماندا کە لەگەڵ ئەو لایەنانە کە لە ساحا بوون بەتایبەتی ئەو کاتە بە زۆری لە مەنتیقای یەکێتی نیشتمانی بوو هەیەتێکمان نرد ئەو کاتە بە سەرۆکاتی جەنابی
شەهید مامۆستا مەلا عەلی بیارە و ئەندامەتی مامۆستا محمودی ئازادی و مامۆستا عەبدوڵڵا جیهاد بۆ ئەوەی کە تەفاهومێک بێت لەگەڵ برادران یەکێکیە کە ئێمە شێزەکانمان دێنە ناوە ئێمە بازوویەک ئەبین لە پەنا بازوەکانی ترا دژی ڕژێمی باز بۆ پاراستنی قوارەی میلەت ئێمە لە مەنهەج و نیزام داخلیمانە باسی ئەوەمان کردو بەشتان لەگەڵ پارتی شەیە لە بەڵگەنامەکە ئەو کاتە ڕەحمەتی کاک ئیدریس بینراوە ینی گفتوگۆتان لەگەڵ کرد بەڵێ لەگەڵ ئەوانی تەفاهوممان هەبوو کۆبوونەوە و دانیشتمان هەبوو لە ڕاژان لەگەڵیانە بەهەرحاڵ لەگەڵ لایەنە ئەو لایەنانەی کە کاریگەر بوون لە ساحا بەڵام بە دەرەجەی یەکەم دیارویەکێتی نیشتمانی وجود و حزوری زیاتر بوو لە ناوچەی ئێمە لەبەرەوە ئێمە هەوڵمانداوە لە یەکەم لەحزەوە کە تەسادم و بەریەکەوتن نەبێت دروست نەبێت لە نێوان ئێمە و هێزەکان و هێزانی کە دیفاعەکەن لە مافی گەل چکە بەڕاستی ڕژێمی باز ئەوەنە دڕوندە بوو ئێمە هەرچەنە بە ئەوەش بڵین کە ئەو لایەنانە هەر هەمویان تێکڕە هەڵگەری بیری مارکسیلینیزم بوون کە لە ڕووی فکریەوە لەگەڵ ئیسلامە لە تەزاددان بەڵام ئێمە لەبەر پاراستنی قوارێ میلی میلەتەکەمان و لەبەر پاراستنی جوغرافیایی میلەتەکەمان ئەمانویست بە هەر شێوەیەک بووە کارێ بکەین کە ئینسیجام بگرە قوربانیشتان داوە لەو پێناوە بەڵام ڕەتفعلتان نەبوو بەڵێ یعنی هەوڵمان داوە بەڕاستی کە ئێمە جناب ئیشارەت کرد بەو بەیعەتی کە هەیە مامۆستا شەهید مامۆستا مەلا عەلی خوێندەوە هەر کەسێ هەر تاقمێ بات نایە ئەو بەیعەتەی ئەدانێ کە ئەم چەکەی ئێمە قورئانێک دانرا ئەڵبەتە هەر لەبەر حورمەتی سوێنەکە لەبەر حورمەتی پەیمانەکە ئەم لە حزوری قورئانە ئەم بەیعەتە ئەدرا بە ئەو پێشمەرگانی کە هات کە چەکیان وەرگن ئەم چەکە چەکی دیفاع لە میلەتی کورد دژی ستەمکاران حتا بە نەسی دەقیق باسی ڕژێمی باسی زاڵ نەکرێت و ئەم چەکە چەکێکی مقدس و پیرۆزە بە شایەتی پەروەردگار بە شایەتی ڕۆحی حزوری ڕۆحی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بە شایەتی ئەرواحی هەموو ئەنبیا و سوڵەحا ئەم چەکەی ئێمە چەکێک نییە بۆ عەزیزدانی یەک هاوڵاتی لە کوردستانە چەکێک نییە بکرێتە ڕووی یەک ئینسانی داما و لە هەر میلەتێک بێ هەرواشتان کرد ئێمە خۆمان زۆر ئەپاراز لەوەی کە چەکەکەمان ئەو بەیعەتەی کە داومانە ئەو بەیعەتەی کە دراوە خوا نەخواسە تووشی خەلەل بێ ئەمانویست بە معنای کەلیمە ئەو بەیعەتەی کە دراوە چۆنە بحەذافیریە حرف بە حرف مو بە مووی ئەو ئیتیفاقە یا ئەو عەقدە جێبەجێ سپاس مامۆستا کاک فاروق جەنابیش و فەرماندەیە بووی حتمما شاهید حاڵی ناو ڕووداوەکانی ئێوە یعنی ئەوەی کە زۆر جار لە یاداشتەکانە خوێنینەوە لە نووسینەکانە هەم لە موزەکرات هەم لە زیکرەیاتەکانە کە باسەکرێ یعنی بە تایبەتی لە قۆناغی شاخە ئێوە وەکو هێزێکی چەکدار کەمترین ڕوبەڕووبوونەوەتانەوە یا هەر نەبووە لەگەڵ هێزە کوردیەکانی تراوە بگرە شان بەشانیەک بەشدار بوون شەڕ کراوە لە چەند شوێنە دژی حیزبی بەعس و جەیش و ئەوانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیا بوون دیارە قۆناغەکە دەیگۆڕێ لە تەواوی قۆناغەکانە من باشم لەبیێت جەنای مامۆستا فەرمی بەڵێ زۆربەی هێزەکانمان لە سنووری پارێزگای سلێمانیا بوون و کە دەیکردە سنووری قەڵەمڕەویەکێتی نیشتمانی لەگەڵ بوونی ڕێکەوتن نامە و وعد و بەڵێن ئەگەر بۆیان ڕێبکەوتە یان تا ئەندازەیەکی زۆر هەستیان کردایە کە ئەم هێزێکی زۆر کارانیە لەوانەیە بیانی سیا زەفەری پێبەرن تەبەن ئەمە دەیگۆڕێ لە قۆناغی پێش 1970 بۆ پاش 1970 بەوەی بوونی ئەو مامۆستا بەڕێزانی وکو مامۆستا مەلا عوسمان و مامۆستایانی کەی هەڵەبجە تا ئەندازەیەکی زۆر ئەوان خوێندنەوەیان بۆی کرد کە زانیان ئەم هێزە چیتر هێزێک نییە کە ئەوان نەیانەوێت تەعاملی لەگەڵا بکەن هێزێکی جەماوەری گشتگیری شمولیە جیاوازە لەو هێزەی کە پێشتر پەلاماریاندا و مەبەستم بزوتنەوەی و پەیوەندی نییە جیاوازە لەو هێزەی کە پێشتر پەلاماریاندا و کۆتاییان پێهێنا لەبەرەوە ئەگەر ناچاری بوو بێ ئەگەر قەنەعاتیان پێ بوو بێ هاتن لەگەڵی ڕێکەوتن نامەیان لەگەڵا کرد ئەگەر چی لێرە و لەوێ لەسەر دانانی بنکە و بارەگایەک لە شوێنە جیاوازەکەن جەنای مامۆستا دەزانێ خەریک بوو شت ڕوو بدا بەڵام حکمەتی سەرکردایەتی ئەو کاتە ڕابەرایەتی و دان بە خۆداگرتن تا ئەندازێکی زۆر خۆپارێزی کرا لە ڕوبەڕووبوونەوە
یەکێک لەو هۆکارانەی کە بەردەوام دەبێ بێڵێنەوە زۆر جارێ خەریک بۆ ڕوبەڕووبوونەوە ڕووبدا دەیڵێمەوە فکری پاوانخوازی لایەنە سیاسیە نیشتمانیە سیکۆلارە نەتەوەیەکان بووە چونکە ئەوان هەرکەس لە سنووری خۆیانە ئەگەر ناچاری نەبووایە لە سەرەتا ڕێگەیان نەدەدا هێزێکی ئیسلامی دروست ببێ کاتێک کە دروست بوو بۆ بیانوێک دەگەڕان کە شەڕی لەگەڵ بکەن و بیان و بە پێشمەرەکانی بگەڕن چونکە من بە چای خۆم لە ڕۆژانی ڕاپەڕینا دوای ڕاپەڕین تا ئەو کاتەی شەڕی 1993 دروست دەبێ و حاڵەتی سەرتاسەری دروست دەبێ لەو بیرکردنەوە بوون کە چۆن پەلاماری ئەم هێزە بدەن بەڵام وەکوتم جەماوەریبوونی هێزەکە ڕێگر بوو لە ئەوەی کە شتێکی ئاوا ڕوو بدا لە دواییشە کە ئەم حاڵەتانە ڕوویدا یەکێک لە هۆکارە گرنگەکانی من ڕاپەڕینە دوای ڕاپەڕین یەکێک لە هۆکارە گرنگەکانی شەڕی 93 و نەکسە پێشتری شەڕی 1992 و لە سەدەمی ڕاپەڕینی هەندێک جار وردە بەریەکەوتن دەبوو بەبێ ئەوەی قوربانی لێ بکەوێتەوە من قسە لەسەرەوە ناکەم باش کراوە یان خراپ کراوە ئایا حکمەتەکە چی بووە چی نەبووە نەبوونی بزوتنەوەی ئیسلامی لەبەرەی کوردستانی یەکێک بوو لەو هۆکارانەی کە زۆر جار دەرفەتی دەڕەخسان کە ئێمە ستەمان لێ بکرێ حەقی خۆمانمان پێ نەدرێ بە بیانوی ئەوەی کە بزوتنەوەی ئیسلامی لەبەرەی کوردستانیان نییە ئەگەر چی ئەو کاتە بۆ ئێمە شانازیەکی گەورە بوو شانازیمان پێوە دەکرد بەوەی کە هێزی بزوتنەوەی ئیسلامی هێزێکە لە دەرەوەی بەرەی کوردستانی بۆ خۆی کیانێکە بزوتنەوەی ئیسلامی بۆ خۆی کیانێکی وەکو پرسیارێکی مێژووی کە کفارەوە بەڕێستان و مامۆستاش ئاگادارە ئای بزوتنەوە ئەو کاتانە بۆچی نەئەچوەنەوە ئەو بەرەیەوە کە زیاتر لەوانەیە ئەگەر بوێنە گشتێکە سەیریکەی هێزی ئۆپۆسیۆن بەرامبەر بەعز بەهێزترە و بۆ بزوتنەوە لە دەرەوە بوو پێم وابێ هەر بزوتنەوە نەبوو حیزبی زەحمەت کێشان وەندی حیزبی لەسەر حاڵەت بۆچی نەبوو خوێندنەوەی خۆت بۆچی نەبوو لێ دەگەڕێن بۆ جەنابی مامۆستا چونکە ئەندامی سەرکردایەتی بوو من فەرماندەیەک بووم و جێبەجی بڕارەکانم جێبەجێ کردووە بەڵام نەبوونمان لەبەرەی کوردستانی هۆکاری دروستبوونی شەڕی لابەلا بوو هۆکاری دروستبوونی بە تەسەور و تێگەیشتنی من شەڕی 92 بوو شەڕی 93 چونکە لەبەری کوردستانیەکە نەبووین لە پێکێنانی حکوومەت و لە پێکێنانی هێزەکانە تا ئەندازێکی زۆر ئەو کاتێ بەڵێ لە پەرلەمانی هەڵبژاردننی ساڵی 1992 ئێمە ئەو نەڕێژەمان نەهێنا بچین ناو بەڵام چونە ناو پەرلەمانەوە نا بەشداری بەشداری هەڵبژاردن بەشداریمان کرد بەڵام ڕێژەی لە 105 تێنە پەڕان تاوکنین نەرمان بچێتە پەرلەمان ئاگام لێ نییە داوا کرا هێزەکانمان لە حکوومەتی لە بڵێندە سوپایی نیشتمانی کوردستانە بەشداری بکایان نیکە لە ڕاستیە هۆکاری سەرەکی ئەوە بوو کە زۆر بێبەش بووین لە زۆر دەستکەوت و لە زۆر بارودۆخێک کە لە دوای ڕاپەڕین و لە دوای کۆڕە و بەسەر هەرێمی کوردستانە هەر نەبوونمان بوو لەبەری کوردستانی هۆکارەکەی چیە لی دەگەڕن بۆ جەناوی مامۆستا ڕۆمە لای ئەو بەڵام عملیەکە کە ئێستا جەناب و ئاماژە پێکرد لە 1992 عملی دیموکراسیە بزوتنەوە هێزێکە لەوانەیە زۆر جار بەشێ لە هەندێک لە نووسەرە تونڕەوەکان و ئەوانەشی کە ئەم هێزە نادیدە بگرن وەکو هێزێکی تند و ئیرهابی و ناواقعی سەیریانە کرد بەڵام دوجارە مێزە لە ناو عملی دیموکراسیە بەشداری کرد ینی پێشی نسکۆی بزوتنەوە هێزە بەشداری کرد نەتیجەکە وازێ بێنەکە نەتیجەی وەک پێویست دێنە بەڵام گرنگوێ چوە ناو پرۆسەکەەوە من وەکو ڕخنە نایڵم بەڵام بە تەسەوری من ینی حەدم نییە شتێک بڵێم کە و مامۆستا بەڕێزانەی کە جیهان بینیان و تێگەیشتنیان و حکمەتیان زۆر جیاوازیە بوو لە تێگەیشتنی من بەس ئەو پاساوانەی کە ڕێگەی دابزوتنەوەی ئیسلامی لەو کاتە بەشداری عملی سیاسی بکە و بەشداری هەڵبژاردن و پەرلەمان بکە من پێم وایە بەشداریکردن لەبەرەی کوردستانی کە هەموو هێزی چەکداری بوون لە شاخ بوون باشترین ڕێگری بوو بۆ ئەوەی ڕوبەڕووبوونەوە دروستنەوەی بەس بۆ ئەوەیان نەکرد لە ڕاستیارە لە وەڵامەکەی مامۆستا بەڕێزت ئەو کاتە لە مووقعی بڕیارا بوون ئێوە لە سەرکردایەتی بووی دەنگێکتا بووە جەنابەت بزوتنەوە دوایش ئەبینین بەشداری نەکرد پێم وابێ لە مانگی هەشتی 1970 بوو پێشووتر 1970 بوو بەرەکە دروست کرا چەند ساڵێک 2 ساڵ پێشی ڕاپەڕی داوا کراوە لە بزوتنەوە بەشداری بکە داوا کراوە بەشداری بکە و بەشداری نەکردوە چەند کۆبوونەوەی کشکراوە بەشداری نەکردووە بەڵام دواتر بین بزوتنەوە هێزێکی فعلیشە کە لە ڕاپەڕینا بەشدارێکە بە تایبەتی ئەو شوێنە حساسانەی کە مەعسکرات و ڕوبەڕووبوونەوەی توندی تایە بزوتنەوە بەشداری تیاکە بۆچی بزوتنەوە
نەچوو یەکدەست بێ لەگەڵ و هێزە چەکدارانی ترا بەشداری بکە لە بەرەی کوردستانی. ئەوەش ئیجتیهادێکی مامۆسایان بوو کە وەکو بە پێویستیان نەزانی یاخود هەر واقعەکەیان بەو شێوەیە هاتە بەرچاوکەوە بە باش بزان لە دەرەوەی و بەرەیە بوو. ڕاستەکەی ئەم مەسەلەی چوونە بەرەی کوردستانی ئەو کاتەوەکو مامۆستا فاروق ئیشارەتی پێکرد واجبێکی حتمی بوو. حتا ئێمە لێرە بووین ئیدارەی محوەری سلێمانی و کەرکووکمانە کرد، مامۆستا شێخ محەممەد بوو بەندە بوو، مامۆستا شێخ سیدیقی سەرگەرد بوو، مەجموعەیە بووین. ڕۆژێک بڕیارمان داوتمان کاکە بێچەلو برادرانە سایرێکی دەستکەوتو بوو کە سایرێکی بوو لە جەلادەکانی ڕژێ، سیارەکە ڕێنی عەسکەری بوو. کاتێکمان نەزانی ئەرەوڵا سیارەکەی مامۆستا فڵان پارتی گرت، تەلەفۆنکە بەری ئەوان بەریانەدا حەسکەی کرد، ئەوان بەریانەدا یەکێتی ئەیگرت. لە ئاخرە من ڕۆژێک لەم منتەڵەقەوە حەزەکەم چونکە خۆم بەشدار بووم لە مەوزوعە، عەرزی مامۆستایانم کرد، مامۆستایانی بەڕێز با ئێمە بچینە بەرەی کوردستانی و زۆر تەبیعیە. وتیان ئەمان ئەم مەجموعەی کە لێرە بووین هەموو متەفاهم بوون و موافق بوون لەسەر پێشنیازەکەی من، بەڵام وتیان خۆ ئەم شتە بە ئێمە تەواو نابێ، ئەمە ئیجماعی سەرکردایەتی ئێوێ، بڕیاری ڕابەری گشتی ئێوێ، مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تێکڕا، ئەمە بە بڕیاری ئێمە نایە. ئێمە لێچە لەو لایەنانە لێرە بوون. من پرسیارم کرد ئەو کاتەوە دەی کاکە ئەگەر ئێمە ناچینە بەرەوە ئەقەڵن با لەگەڵ لایەک لە لایەنەکانی بەرە ئیتیفاقی بکەین، لەگەڵ ئەوانە هاوپەیمان بین، ئەوان نوێنەرایەتی ئێمەش کە لە ناوبەری کوردستان. وتیان معقولە. وتم کێ بە نێزی کەسان نایشارمەوە وەکو واقع. وتیان پارتی ئەو کاتە بحکمی مەلام سوفای بارزانی کە مەلایەک بوو لە هەمان کاتیشا خەلفێتێکی ئیسلامی و دینی بووە، ئەوانیان بە نێزیکترەزان. باش چون لەگەڵ و بەڕێزا کە لێرە سەرکردایەتی پارتی ئەکرد، مەسەڵەکەمان تێگەیانەمانە زۆری پێخۆش بوو. حتا ئەو برادەرە ئێسۆش کە ماوە دەسەڵاتی هەیە وتی فڵان ئەو بۆ نایەنە خودی بەرەی کوردستانیەوە، یعنی وتی پێم خۆشە، وتی ئەم شەو ژنەی باڵای بەرە کۆبوونەوەمان هەیە، ئەگەر ئێوە بێن من ئەم شەو تەرحێکەم کە بزوتنەوەی ئیسلامی دێتە ناو بەرەی کوردستانیەوە. من پێم وت وەڵا کاک فڵان ئەو مەوزوعە تەرح مەکە، چونکە ئەم شتە بڕیاری قیادەی ئێوێستە، جەناب باسێکێک و دوایی برایانی ئێمە قیادەی ئێمە ڕازی نەبن قسەکەی تۆ فارساڵە کیتە دەخوا بە سەنگ و خۆش نییە. لەبەرەوە ئێمە لەسەر ئەمە موافقین تا ئەم لەحزێ لەگەڵ ئێوە بین لە دەرەوەی بەرە و هەوڵین چیمان پێ بکرێت بۆ خزمەتی بەرژەوەندی گشتی میلەتەکەوان لەگەڵتانە هاوکار بین. وەڵا زۆری پێخۆش بوو، حتا یەکێکی بانکەوتی دروستکە بکە بۆ هەموو لە بەشەکانمان بوو بۆ هەموو لەق و ناوچە و تەرتیباتیان کە بزوتنەوەی ئیسلامی هاوتەمانێکی نێزیک و دڵسۆزی ئێمە لە هەر شوێنێ بین ئەوانیشان. دوایی کە هاتینەوە بەڕاستی مامۆستا شێخ محەممەد بە ئوسلوبە هێنەکەی خۆی وتی شێرن یا ڕێوت، ئێمە هەر شێر بووین بە کوردی باسم کرد بە کوردی، وتم مامۆستا بەڕاستی من پێم سێرە ئێمە بچین لە ڕێی لایەنێکی ترەوە، ئێمە حرەکەتێکی نەچی مقەویماتی حرەکەتێکی واقعی لە ساحەی کوردیە هەمانە، ئێمە بچین لە ڕێگەی حیزبێکی ترەوە بەرا بەشدار بین، با بچین ئەو برایانە تێگەینین کە ئەم حاڵی ئێمە نازانم، چکە بەڕاستی کە ئێمە حاڵی ئێمە لە ئەو کاتە نەمعارەزە بوو، معارەزەیەک بین عالەنین، معارەزەیەکی ئیجابی بین، نە کاریگەریشمانە بوو لام، چکە بەرە هەموو کارەکانی ملەتی جێبەجێکە لە تەمینی ئەمنیەتی لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی اقتصادەوە، لە ڕووی ئەمنیەتەوە، لە ڕووی پاراستنی ممتەلەکاتی خەڵکەوە، ئەوان هەمە کارەوە مەسئول بوون. ئێمە لێرە بووین وەکو معارەزەیەکی سەلبی، هیچ ئەهدافمان دیار نەبوو. وتیان دەی باشە وەڵا وەکمان دەی باشە وا بڕین. وەڵا هەر ئێستا لێرە لە سلێمانی هەڵسان چوین بۆ هەڵەبجە کە قەنەعەت بە سەرکردایەتی و ڕابەری گشتی بکەین کە بێنە بەرەی کوردستانیەوە. فعلەن کە چوین گەیشتینە گردەنازەوت مامۆستا، ئەگەر ئەو مامۆستا بەڕێزانە بڕیاریان دا کە ئێمە بێنە بەرەی کوردستانیەوە، من لەگەڵتان ئاگەڕێمەوە بۆ سلێمانی. ئەگەر قاراریان نەداوە موافق نەبوون، بەخوا من لێرەوە هەر لە مڵە کوردەوە سەرەکە وەچمەوە بۆ ئەو کاتە ئێمە ماڵمان لەسەنە وەچمەوە بۆ ماڵەوە. فعلەن کە چوینە مەوزوعەکەم تەڕح کرد و باس کراوەمانە، وەڵا قبوڵیان نەکرد. ئەوەی کە مبەڕیر بوو، یعنی کە ئەیان باسییان نەکرد، ئەیان وتی ئێمە بەرەی کوردستانی 8 حیزبن، هەر هەموویان و باسم کرد پێشووتر میتۆدی فکریان و چۆن ئەڵێن ئایدۆلۆژیان
مارکسیدینی نییە لە ڕێوە لەگەڵ ئێمە موافق نین لە هیچ شتێکە لەبەرەوەی وجودی ئێمە پەیوەندی بە بادی فکریەوە بوو ئەوان دانوا بوو کە ئێمە تاقە دەنگ طبعا ئەکسەریەت و ئەقەلیەتە هەر بڕیاری خۆیان بیدەن ئەیدەن و ئێمەش ماوەسا ببوورە بێ خۆت بەڕێزیش باشە زانی مێژووە بێ بیتەوە سیاقەکەی خۆی ئێستا بەڕێستان لەوانەیەت ئەندازەیەک بە شێوەیەکی جیاوازتر جۆرێک لە نەقدی ئەو قۆناغە ئەکریایی نەقدەکە نەقدێکی ئیجابیە بەڵام لەوانەیە بڵێم قەواعیدی بزوتنەوەژەوە بەشێکی زۆری قیادەش بەشێکی زۆری هاوڕابوو بەڵام ئێوە وەکو نخبەکان کە ئێستا سەیری واقعەکەن و دوای ئەو ئاقاری بزوتنەوە یەزی چەکدار بەوەڕێی ئێستا نەقدی ئەو واقعەکەن لەو کاتە لەوانەیە چەند کەسێکی کەمی وەکو بەڕێزت یعنی هەندێک تەرحی کردبێ و هەندێک پێشنیاری کردبێ بەڵام هەست ناکەی ئەوانی لەژێر کاریگەری قەواعیدێکی ئیسلامی تازە و دەرکەوتو و گەرم و گوڕی دوای ڕاپەڕینابوو بەخوا من ئازانم ئەم پاساوە بڵێن من ئەزانم ئەو پاساوە وجودی نەبێت کە بەڕاستی ئێستا من زۆر جار بێری لێەکەمەوە ئەوەی کە مامۆستا فاروق ئیشارەتی پێکە 100% هەدەفی پێکاوە هەرچی مەینەتێ بەسەر بزوتنەوەی ئیسلامی هات هەرچی ناڕەحەتیە گارچی ئەم شتانێکە بەریەکەوتن و بەتایبەتی لەگەڵێکی تیا سەمەرەی تاڵی ئەو بەشداری نەکردنە بوو زۆر باشە من ئەو بابەتە بابەتی بەرەی کوردستانی لەوانەیە بوو بە هەیو بێ بە ناوەڕۆکی تەواوی بابەتەکەمان من ئەو دوو پرسیارەم لەسەر کرد بەڵام ئەمەوێ یعنی ئەوە بڵێ ئەمە بەشێکی و بەڵام بەشێکی تری دوجار ئەم هێزە ئەو نەتیجەی کە بەداخەوە نەتیجەیەکی تاڵ و ناخۆش بۆ ڕوبەڕووی بووە لە دوای ڕاپەڕینەوە بەڵام ئەشبینین ئەم هێزە ڕۆژ بە ڕۆژ گەشەی ئەکرد جەماوەری زۆر بوو پێشمەرگەی هەبوو لە مەعسکەرەکانی و پاژماوەکانی سەربازگەکانی حکوومەتی عێراقیە تەدریبی ئەکرد خۆی ئامادە ئەکرد بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ ڕزگارکردنی ناوچەی کەرکووک و ناوچە دووز و ناوچە جێناکۆکەکان ئەمە بۆ خۆی لە گەشەکردنی شابوو لە هەمان کاتە ئەمەش بۆ خۆی حاڵەتێکی ئیجابی نەبوو بەڵام دوجار بۆ نەتیجەیە گەیشت کەوکو کاک فاروق باسی کرد لە 27 دوازەی 1990 و شێو نسکۆیە بوو خۆی ئەوی کە جەنابەت ئیشارەتت پێدا واقعاً وایە بەڵام من ئەو بەشی کردە ئەفەرمووی لەوانێ بەشی زۆر لە قەواعید ڕازی نەبوو بنەوانی لەژێر تەسیری ئینە من قەناعەتم هەر ئەوە بوو کە من لە مناقەشەم کرد لە ڕێیان ئەوە بوو کە ئێمە ئەقەلیەتین ئەوان ئەکسەریەتن ئەمە زەربەی کاری زۆر بوو بۆ لەسەر بزوتنەوەی ئێمە چکە بەڕاستی ئەگەر ئێمە بەشدار بووینایە لەوە ئێمە تقریباً بووین بە وارسی ئەو ئیمکاناتی کە لە حیزبی عەز بە جەما بوو لێرە کە ئەوان لە بینی خۆیانە تەقسیمیان کرد ئێمە تەنها شەهیدمانە بوو مەحروم بوون لەو ماڵ و موڵک و ئەرز و زەوی زارە اینجا میزانی وڵاتەکە ئەگەر ئێمە بەشدار بووینایە ئێمە لە سەرچاوەکە و حێسە بەشمان نەبوو بەڵام ئێمە لە ئاخریان ناشکری نەبێ وای لێ هات کە ئیمکاناتمان لایەک وەرەگرن لایەنەکان ئەویش بەدەستنگە ڕاستەکەی دەستی خۆشوێ کاک فاروق ئەو گفتوگویی کردمان لەسەر خۆشت بەشێکی ئەندازەیەک دەواازەکەت زیاترین کرد کە بە تایبەتی بەرەی کوردستانیت باس کرد ئایا تەنها مەسەلەی بەرەی کوردستانی بوو بزوتنەوە دووچاری ئەو دۆخەبوو یا بڵێن هێزی چەکداری ئیسلامی نەتیجەکەی بۆ ئاڕاستەیە شکایەوەکە بەدڵی بزافەکە نەبوو من تەوزیحاتێ بدەم یەکە من نەقدم نەکرد کە پێم وابێ هەڵبەت نەقدێکی ئیجابی بوو وتم نەچوونمان بەشێک بوو لەوەی کە ئێمە ڕوبەڕووی ئەو کێشانە ببینەوە بەس ئەو پاساوی کە جەناوی مامۆستا باسی کرد ئەو مامۆستا بەڕێزانە و ڕابەرایەتی و سەرکردایەتی بزوتنەوە هەی بووە کاکە ئێمە بچینە ناو بەرەیەکی کوردستانی کە ئەو هەشت لایەنی سیکۆلار بێ هەشت لایەنی سۆشیالیزمی بێ ئەوە بێ ئەوە بێ وەکو ئەمەی لێ دەچێت کە تۆ دەچیتە ناو پەرلەمان بە پێش پەرلەمانتارەوە بەدە پەرلەمانتارەوە لە بەرامبەری ئەوە سیرەکەی زۆرینەی و تۆ کەمینەی لەمایانە ئەرزەکەم لەمایانە پاساوەکە تەواوە و مناڵێم حەقی خۆی بۆ بڕیارەکەیان 100% تەواوە بەس کاتێک کە ناچیتە ئەم بەرەی کوردستانیەوە تۆ دەزانی هێزێکی چەکدارت هەیە بەرەبەرە تەواوی گەنج و لاوان ڕوبەڕووی دێنە ناوتۆ دێنە ناو هەناوی تۆ پەیوەندی بە تۆوە دەکەن هەشت لایانی کە هێزێکی چەکدارە لە ناو بەرەی کوردستانیە خۆی بینیوەتەوە هەمووی هاتوۆتە ناو ئەم هەرێمە کوردستانی کە لە پارێزگای سلێمانی و هەولێر و دووهۆکە خۆی دەبینێتەوە ئەمە بەبێ ڕێکەوتن نامەیەکی کاریگەری ستراتیژی لەگەڵ
ئەم بەرەی کوردستانیە جیای نەکەیتەوە یعنی ئەوەی کە جەنابی مامۆستا فەرمووی لایەنێکی سیاسی هەڵبژێری ئەو نوێنەرایی تۆ بکە حیفەمە و کوایە تۆ گۆشتەکە نەخۆی گۆشتاوەکە بخۆی هەر باشە قبولیان نەکردووە ئەوە ئێکاکە ئەگەر تۆ حەزەکەی بچیتە ناو ئەو بەرە بۆ خۆت ناچی ڕاستەخۆ بۆ کەسێک لایەنێک دەکەیتە نوێنەرایەتی خۆت بەڵام کاتێک کە نەچووەتە ناوی بەدیلت پێبێ مەفروض بوو بەدیلی پێبێ ئەم بەدیلە ئەوە بوو کە وەکو چۆن پێشتر لە سەردەمی شاخە لەگەڵ پارتی ڕێکوتنامە دەکات لەگەڵ یەکێتی دەیکا ئەم جارە بێت لەگەڵ بەرەی کوردستانی بیکە کاکە ئێمە نامانێت لەگەڵ ێواڕوبەڕووی یەکتر ببینەوە نامەوێت بەریەکەوتنمانە بێ چەک بەرامبەر یەک بەکاربێنین دوژمنێکمان هەیە ڕوبەڕوومان وەستاوەتەوە و لەوەتانە لە خاڵە سنووریەکان هەیە با ڕێکەوتنامەیە بکەین من ئێسش دەبیرمە لە کاتی خۆی ئەو کاتە ڕادیو گەلی کوردستان لێدوانێکی جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بڵاو کردەوە خوا لێی خۆش بێ کە ئێمە ئامادەین پێشوازی دەکەین لە شتێکی ئاوا بوو کە حکوومەتێکی خۆجێیی کوردستانی لە کوردستانە پێک بهێنرێت ێ باشە کە تۆ ئەم فکرێت هەیە بۆچی ئەم فکرە بە شێوەیەکی فەرمی ڕسمی لەگەڵ بەرەی کوردستانیا تاوتوێ ناکەیت تا ڕێکەوتنامەیە بکرێت تەواوی سەنگەرەکان ئێمە بەشدار بین تیانەک هەموو جارێ بترسم لەوەی کە ئەم هێزم دەنێرمە شوێنێک لە شارێک لە شوێنەکان ئایا لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ سۆشیالیست لەگەڵ زەحمەتکێشان لەگەڵ کێ ڕوبەڕوو نابێتەوە نەبوونی ئەم ڕێکەوتنامە و پاش پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە لە خاریجی ئەم هێزە نیشتمانیە کە ناوی نراوە هێزی نیشتمانی هەرچەندە بەڵێ تێکەڵیان کرد بوو بەڵام هەر کەسێ نوێنەرایەتی خۆی دەکرد ئەمە هۆکارێک بوو کە ئێمە لە ساڵی 1992 لە مانتیقەی چەمچەماڵ و تەکیە ڕوبەڕووی شەڕێکی نەخوازراوە بینەوە بەڵێ دوایەکە لە منتیقەی کەفری و کەلار و تا شەڕەکە سەرتاسەری خۆی دەگرێتەوە بەڵێ ئێمە گەورەترین قوربانی درا شتێک بوو ناومان نەکسە بەڵام پێم وایە گەورەترین تەجربە بوو هۆکارێک بوو بۆی کە ئێمە تەجربەی زۆر گەورەمان وەرگرت بووینە هێزێک کە خۆمانمان گرتەوە هێزێک بوو کە دروست بووینەوە هێزێک بوو کە مەحاڵ بوو بە هێزی ناوخۆی شکستی پێبێتە وردە پاساوانە کاک فاڕۆکە باسەکرا زۆر جار ینی بزوتنەوە خەڵک بە تایبەتی و هێزانەوەکو یعنی لەسەر کۆمەڵە شتی بەسیط ئەم شڕانە هەڵەگیرسا ئەسڵەکەی ئەوەیە بەڕێستان ئاماژەتان پێکرد بەڵام ئەم وردانە ینی زەمینەیەکی پێشینەی دروست بوو بداخەوەدای مێژوو ئەو کەسەی کە براوەی مێژوو دەنووسێتەوە ئەگەر نا زۆر بە وردی سەیری تەواوی ئەو شەڕانە بکەیت تاکوونی شەڕەکانی 1970 تاکوونی 2001 تاکوونی موشکبارانەکەیش دەبینی هێزە ئیسلامیەکە بەردەوام لە قوربانیا بووە هێزێک بووە بەردەوام هێزێکی دیفاعی بۆ نەکێریشی کرد بوو بێت دیفاعی لە وجود و کیانی حاڵەتی ئیسلامیەکەی خۆی کردووە بەبێ ئەوەی کە هێرش بکەوە ئەوانی تر بوون وەکوتم لە ئەوەڵۆ تا ئێستا وەکو چۆن ئێسێژە و بیر و باوەڕە پاوان خوازیان لە مێشکای هەرکەس لە سنووری خۆی ئمە قوربانی ئەو قەزیە بەڵام گرنگەوەتانێ بەڵێ قوربانیماندا لە ساڵی 1993 شەهیدماندا تا ئەندازەیەکی زۆر ڕۆشتینە منتیقە سنووریەکان بەڵام توانیمان بە پشتیوانی خوای گەورە بە قوربانی تەواوی خەڵکەکەمان لە سەرکردایەتیەوە بۆ خوارەوە دروست ببینەوە بە شێوەیەک دروست بینەوە کە هەرگیز هێزە ناوخۆییەکان نەیانتوانی شکستمان پێ بهێنن ئەگەر هێزی دەرەکی نەبووە. بەڵێ سپاس کاک مامۆستا عەبدوڕەحمان جەنابتان وەکو کاک فاڕۆق ئاماژەی پێیا بە هێزێکی ئیجابیترەوە هاتنە پێشەوە بەڕێزت لە دواتر کە ئەو نسکۆیە بوو هاتنەوە چەند ساڵێک دوایەوە بەشداری حکوومەت کرا بەڕێزت وەزیر بووی وەزیری داد بووی یعنی هێزی بزوتنەوە یا بڵین بزافی ئیسلامی چەکداری بوویەوە دیسانەوە بەو هێزە ئیجابی کە هەمووی چاوەڕێی ئەکرد و بە پێچەوانەشەوە ئەوانەی کە ڕوانینێکی خراپیانە بوو بۆ ئەم هێزەوە ئیشیان لەسەر تەسفیەکردن و کۆتایی پێهێنانیان ئەکرد و وەکردیشیان دواتر ئەم هێزە توانی بەو گڕوتینە بوو نەتیجەکەی کە لە حکوومەتی شاخۆی بینی و وەزیریشی هەبوو پشکیشی هەبوو کاریگەریشی هەبوو بەڵە ڕاستە وڵا بێگومان بزوتنەوە ئیسلامی ئەمری واقع بوو بۆ معنایە هێزێک نەبوو کە بتوانرێت لە ساحب برێتە دەرەوە ئێمە باسی بەرەکەمان کرد تەمان بەرە شەرعیەتێکی هەبوو ئێمەش حەزمانەکە بەژداریتەواو بوو ئەگەر وەڵامی پرسیارەکە بکەین ئەمە ئێمە بەڕاستی لە یەکەم لەحزەوە دەستماندا بۆ چەک بۆ ئەوە نەبوو کە لەگەڵ میلەتی خۆمانە دەسەویە خەبین
ئێمە چەکەکەمان چەکێ بۆ دیفاعکردن لە مقدراتی میلەتەکەمان وەکو لاکەی تریش ئەو بیرروباوەڕ ئیمانی و ئیسلامی کە لە کوردستانە بوو بۆ پاراستنی ئەو هەویە ئیسلامی میلەتەکەمان کە ئەو هەویە هەر بمێنەوە میلەتێکی موسڵمانە لەبەرەوە ئێمە لە هەر شتێکە کە زانی بێتمان خێری تایە بۆ میلەت و مجتەمع بەشدار بووین بە قووەتی چوین هەروەکو ئێمە لە ساڵی 92 بەشداریمان کرد لە پرۆسەی ئینتیخابات هەڵبژاردن دوای ئەوە کە ئەلحەمدوللا شەڕەکان کۆتایی پێ هات و ناکۆتی دوای ئەوە بەشداریمان کرد لە حکومەتی هەرێمی کوردستانە و حەقایقی گوزاریمان وەرگ و بەتوانیمان لە هەر کەسەی کە لە مەجای خۆیان بە شێوەیەکی ڕێکوپێک دەوری ئیجابی خۆی بینێ لەو وەزارەتایە لەو شوێنەی کە ئیشی تیا کرد ئێمە هەر پۆستی وەزاری نەبوو ئێمە پۆستی ئیداریشمان نەبوو قامان نەبوو میتناحیەمان نەبوو بەشداریەکانی مامۆستا بەشداریەکانی ئەم دوایانەش کە بڵێن هێزە ئیسلامیەکان لە بزوتنەوەی ئیسلامی دواتر کۆمەڵ دروسە بێتەوە بزوتنەوەی ئیسلامی دیکە هەیە یاعی بۆ خۆی بەشداریوانە لە حکوومەت لە پەرلەمان بە بڕای بەڕێزت وەکو سیاسەتمەدارەوە تەجروبەیەکی قوڵت هەیە پێشتر لەناو شۆڕشی ئەیلولاتۆ بەڕێزت وجودتە بووە ئەمە بۆ خۆی بەرهەمی ئەو قۆناغە بوو فعلا بمانێ و نەمانەوێت دائما نتائج لە تەسیری مقدماتە میلەتی ئێمە بە حەقەت بڵێن ئێمە هەڵگرانی ئەو فکرە ئیسلامیە خۆمان لە میلەتدا نەبڕانەوە هەرگیز و هەرگیز خۆمان بە خاوەنی بەرژەوەندی میلەتەکە زانیوە لەبەر ئەوە هەوڵمانداوە هەمیشە ئەوەی کە لە خێری میلەتەکایە لەوا لە هەموویە بەشدار بین بەشدار بوومان بەشدارێکی ئیجابی بووە و ئومێدواریش لایەندا سپاس مامۆستا ئەو مسامەیە بەردەوام بۆرە من ماوەی بەرنامەکەم کەمی ماوەیە کاک فاروق دوا قسەی خۆی بکات داقسی خۆ من پێم وایە دەبێت ئێمە ئیسلامی سوود لە ڕووداوەکانی ڕابردوو وەربگرین و بۆ ئەوەی ڕووداوەکان وەکو شتێکی ئەزمون ئیسفادەی لێ بکەین باشترین ئەزمونەوەیە کە تەواوی ئیسلامیەکان ئەگەر بمانێ بگەڕێنەوە بۆ سەردەمی عیزەت و کاریگەریمان هەبێ بەم شێوازەی کە کاری تیا دەکەین ناگەینە ئەنجام من لێرەوە داوام وایە لە تەواوی ئەو لایەنانەی کە شانازی بە موسڵمانێتی و ئیسلامەتی خۆیانەوە دەکەن دەیانەوێت بە ئیسلام میلەتی کورجاری کە بۆ سەرمەشقی بۆ خاوەنداری و خاوەندەوڵەتی بگەڕنەوە پێشەوەی لە هەوڵی ئەوە بن چۆن لایەنە سیاسیەکانی کەی ڕازی دەکەن خوا لە خۆمان ڕازیکەن و لە خەمی کۆکردنەوەی خەرمانی حاڵەتی ئیسلامیەکە بینم پێم وایە ئەو کاتە کاریگەریمان دەبێت لەسەر ئاسی هەرێمی کوردستان و بیانەویان نەیانەوێت دەتوانین ڕۆڵ و نەخشی خۆمان لە گۆڕەپانی سیاسی کوردستان و عێراق و ناوچەکەش دیاری بەڵێ هەرچەوتم دوا قسەی خۆت کە بەڕێست بەڵام دواتریشە بینین هێزەکان بە تایبەتی هێزێکی وەکو کۆمەڵ لە چەندین هەڵبژاردنا بەشداریەکە لە کابینەکانی حکومەتدا بۆ خۆی لە خەباتی مەدەنیشە وەکو خەباتە چەکداریەکە توانی ینی ئەسپی خۆی لەو مەدانە تاو با خەڵکی هەبێ نوێنەرایەتی هەبێ لە بەڕێز مامۆسایەوە دەستیان پێکرد ئەو کاتانە لە قۆناغیەوانە وەزیر هەبوو دواتر بەشداری کرا گەورەترین فەزلێم هێزە ئیسلامی ئەوەیە لە تەواوی ڕێڵەکانە دەتوانێت جێدەستی خۆی دیاریکە ڕۆژێ لە شاخ توانیوێتی خەباتی چەکداری بکە و بەشدار بێت لە خەباتی نەتەوایەتی و ئیسلامەتی لە کاتێ دێتە سەر مەدانی حکومداری ژەسپی خۆی تادا و توانێتی سەرکەوتوانەکە و جەناوی مامۆسایەکە لە وەزیرەکان جێگەی شانازیە توانیوێتی بە شانازیەوە سەرکەوتوانە بەشداری کارای هەبێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک حاجی فاروق عەلی فەرماندەی دێرین سپاس بۆ مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی سیاسەتمەدار بەکورتی برانی کۆنتترۆل ئاگادار مەکە کاتم نەماوە لای زۆر ئەم لە حەزاتی ئەخیری ئەم بەرنامە بە هەلەزانم کە لێرەوە کە ئێمە بە جەنابی کاک فاروق باسی نسکۆی کرد طبعا ئەمە لە کەش و هەوای ئەو جەواین کە لە 27 دوانزەی ساڵی 93دا ڕوویدا من لێرەوە هەزاران درود و ساوێنێرم بۆ گیانی پاکی ئەو شەهیدانی کە لەوەها ڕۆژەکە لە پێناوی دیفاع لە ئیسلام و لە قورئانە کفنی گۆگۆنی خوێناویان پۆشی و مرۆ بارگای حەق تەعالا بوونەوە ئومێدوارین کە ئینشاءڵڵا هەر خوێنەیەکە بە ناحەق ڕژاوێت لەم کوردستانە خوای گەورە بە لوتف و کەریمی خۆی قبوڵی کردوێت و شەهادەت بە شەهیدی ئەو شەهیدانی قبوڵ کردوێت و بێتە مایە و زەخیرە بۆ میلەتەکەمان لە ئایندە
بەرە سەعادەت و خۆشبەختی ئینشاڵڵا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزتان کە لە بەرنامەی ئەمڕۆماندا بەرنامەی گفتوگۆ ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تاوەکو گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایە. سپاس بۆ جەنابش.